خوشک و برایانی میدیاکار و ڕۆژنامەوان بەیانیتان باش سپاس بۆ ئامادەبوون و خەمخۆری و پەرۆشیتان. طبعا من ئەم راپۆرتە پێم خۆشە بە دوو زمان بڵای بکەمەوە بە کوردی و بە عەرەبی بۆ برایانی خوشک و برا عەرەبەکانیشمان. بەڕێزان زۆر بەداخەوە ماوەیەکە لە هەرێمی کوردستان هەر جارە و لە ڕێگەی بڵاوکردنەوەی دەنگ و هەواڵێکی نادروستی و بێبنەماوە کە هەندێک خەڵکی نەفزنزم و نابەرپرسیار وەک کەرەستەی میدیایی هەرزان یا بۆ ناوبانگکردن میدیا ڕسمیەکان و سۆشیال میدیای لێپڕ دەکەنەوە. پزیشکانی کوردستان ڕوبەڕووی هەڵمەتێکی بێویژدانانەی توند و فراوانی لە کەدارکردن و ناوزڕاندن و شێواندنی ناوبانگی پیشەییان کراونەتەوە. لەم هەڵمەتەدا هەندێک لەو کەسە نەفزنزمانە دەیانەوێت هەڕەشەی ئیبتیزازی لە پزیشکان بکەن تا داهاتێکی مادی ناشەرعیان دەست بکەوێت. هەندێکی تر دەیانەوێت ڕکابەرێکی ناشەریفانە بکەن. بە دڵنیایی و ئەم ڕافتەرانە نامانگەێنێتە سەرکەوتن و داهێنان و پێشخستنی وڵاتەکەمان لە هەموو ڕێکەوە، چونکە سودمەندی یەکەم و دوایی لەم کارانە خەڵکانی نەفزنزم و نەیارانی وڵاتەکەمان و کۆمەلگاکەمانن. بەڕێزان، ئێوەی هێژە میدیاکار و ڕۆژنامەوانن و ڕۆڵی کاراتان لە کۆمەلگەدا هەیە. دڵنیان بە ئاگادارن کە لە ماوەی ڕابردوو چەندین جۆرە هەڵمەتی بێبنەما و بێویژدانانە و نابەرپرسانە دژی هەندێک لە پزیشکانی کوردستان ئەنجام درا کە تا ئەو وەختی ڕاستیەکان ئاشکرا بوون کاریگەری زۆر خراپی کردا سەر ناو و ناوبانگی پیشەیی ئەو خوشک و برا پزیشکانەمان. منیش وەک دکتۆرە هەوار ئازاد نووری بەک کە پزیشکی نەشتەرگەری جوانکاریم ڕوبەڕووی هەڵمەتێکی ناوزڕاندنی نەخشەکەوە کێشراو بوومەتەوە. شەونەخوونیم کردووە بۆ ئەوەی خۆم لەنێو یەکەمینەکان بدۆسمەوە و هەمیشە هەوڵم داوە لە ڕێی پیشەکەمەوە جوانترین و پێشکەوتوترین وێنەی وڵاتەکەم و بوارەکەم نیشانی دنیا بدەم. بە شاهێدی پسپۆڕانی ئەو بوارە و کارەکەم، بە شاهید حاڵی من و کلینیکی جوانکاریەکەم لەگەڵ ئەو هەموو نەشتەرگەریە جوانکاریانی کە بە سەرکەوتووی ئەنجام دراون. بەڵام بەداخەوە چەند ڕۆژێکە کەسانێک لە میدیا ڕسمیەکان و لە سۆشیال میدیاوە بەبێ لێکۆڵینەوە بەبێ ئاگاداربوون لە ڕووی ڕاستەقینە و زانستی کەیسەکان هەڵمەتێکیان بۆ زڕاندن و لە کەدارکردنی ناوبانگی پزیشکیم بەرپا کردەوە. بەداخەوە هەندێک دەستگای میدیایی لەگەڵ ڕێزم بۆ هەر میدیاکارێک کە خاوەن پەیام و ڕازگۆ و پیشەمەند بێ بەبێ دەرچوونی هیچ بڕیارێکی زانستی و یاسایی و هیچ بڕیارێکی دادگا تێکەڵ بۆ هەڵمەتە بوون. لە چەند ڕۆژی ڕابردوودا زیانی زۆریان لە ناوبانگی پیشەیی مندا کە وەک پزیشک ئەو ناوبانگە تاکە سامانی معنەوی منە. بۆیە ئەو جۆرە خەڵکە خۆشبەختانە کەمینەیەکی کەمی ئەم کۆمەلگایەن دەبێت ئەو ڕاستیە بزانن کە ئێمەی پزیشکانیش تێ دەگەین لەوەی ناوزڕاندن و لە کەدارکردن لە میدیاکان لە دیدی یاسایەوە چه سزایەکی هەیە و چۆن مافی خۆمان لە ڕێی دادگاوە وەردەگرین. بۆیە من وەک پزیشک کە ئەو هەڵمەتەم لە دژ بەرپا کراوە پەنام بۆ بە دادگا بردووە، هەر کەس و لایەن و دەستگایەکی میدیایی ناوبانگی پیشەمی زڕان دەبێت سکاڵام لە دژی تۆمار کردووە و بەردەوامیش دەبم و باوەڕی تەواویشم بە عەدالەت خوازی دادگای کوردستان هەیە وەک هاوڵاتیەکیش ملکەتی هەر بڕیارێکی دادگایی دەبم. بە پێویستی دەزانم لێرەوە داوە لە بەڕێز سەندیکای پزیشکانی کوردستان بکەم کە داوەرێکی خاوەن پێگەیە بۆ هەموو پزیشکانی کوردستان ئەم هەڵمەتە خراپەی کە دژ بە پزیشکان هاتۆتە ئارا وەک هەمیشە هەڵمێستی یەکلاکەرا و عادیلانەی هەبێ و وەک هەمیشە لە خەمی ناوبانگی پزیشکانی کوردستاندا بێت ئەوەی ئێمە داوای دەکەین بەرگریکردن نییە لە کاری ناڕاست و خوار و خێچ و هەڵا، بەڵکو تەنیا خواستمان ئەوەیە کە ڕێگە نەدرێت هەروە بە ئاسانی بەسەرە قەڵەمێک ناوبانگی پزیشکێک لە کەدار بکرێت کە شەونەخوونی زۆری کردو تا گەیشتۆتەوە ئاستی وشان بەشانی گشت پزیشکان بن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم هێرشانە بۆ ئەوەی پزیشکان ناچار نەبن ڕوو لە وڵاتانی تر بکەن و داهێنانەکانی خۆیان ببنە وڵاتانی دیکە. متمانەی تەواویشمان بە سەندیکاکەمان هەیە. هەروەها داوا لە هەموو خوشک و برا پزیشکەکانمان دەکەین پێکەوە هەڵوێست بین و یەکدەنگ بین بە توندی ڕوبەڕووی ئەو هەڵمەتانەی ناوزڕاندن و ئیبتیزازی پزیشکان ببینەوە. هەرکەس هەڵەی کردبێت دەبێت سزای ئەو هەڵەی وەربگرێت، بەڵام کاتێک بەبێ هیچ بنەمایەک ناو و ناودەنگی پیژەیی چەندین وزیشکی ئەم وڵاتە دەشێوێنرێت و لە کەدار دەکرێت نابێ بێدەنگ بین، دەبێت بە میکانیزمی پیشەیی و یاسایی گونجاو بەرپەرچی بدەینەوە.
ئەمەش وڵات و کۆمەلگاکەمان بەرەو پێش و پێشکەوتن دەبات لەگەڵ ئەو پەڕیڕێزم بۆ هەمووان دووبارە سپاس بۆ ئامادەبوون و بایەختاندا بەس پێم خۆشە بە عەرەبی بیڵم دوای ئەو جوابی پرسیار دەبوو ببوسن بەتەکید وەکو باسم کرد ئەمەش هێرشێکی دەستگایی و میدیاییە لەبەرەوەی کە ڕاستی بابەتەکان جارێ نازانێت پێویست ناکە ئەمەش بەم هێرشە دەستیان کرد بە ناوزڕاندنی ناو کە ئەمە پێ دەڵێن نەخشەی کێشان بەلاتۆ ئاسایی نییە ئەگەر دکتۆرێک لە نەشتەرگەریدا هەڵا بکاتن ئەگەر ئەو چوار کەسە بەڵگەی پێویستیان برد لە دادگا دەرچوو بەڕێستان لە نەشتەرگەریەکە سەرکەوتوو دەبوو بۆ خۆی کە پێویستە بەتەکید من ملکەتی یاسام بەڵام من بە سەد ئەوەنە و بە سەدان فایل و بەڵگەم هەیە لەسەر کەیسەکانی خۆم و دادگا بە قەراری خۆی با من بڵاویەکەم وەختە با نەتیجەی لیشنە دەربچێ و نەتیجەی دادگا دەربچێ ئامادەم هەمووی بڵاو بکەمەوە هیچ ڕاست نییە خۆیان ئینتیزاری چاوەڕێی چکە جارێ ئەسڵەن بڕیاری نەلیژنە دەرچووە نە سەندیکا دەرچووە بۆکو هەرگوتمەوە ئەمانە هێرشکردنە بۆ ناوزڕاندنی پزیشک واللهی شتەکان وەکو باسم کرد کەسانێکی نەفس نزمن کە بۆ وەرگرتنی کە بۆ مەبەستی مادی ناشەرعی یانێ وەرگرن یان بۆکو منافسێکی ناشەریفانە و کارە دەکەن بەتەکیدی بەڵگەم هەیە بۆ هەموو قسەکانی ئەو نەخۆشە و شاهدم هەیە بۆ هەموو قسەکانی ئەو نەخۆشە کە خۆی پابند نەبووە بە هیچ ڕێنماییکی پزیشکی و کە پێمانداوە بەتەکید سەرکەوتنی جوانکاری هەبێ لە ڕکابەریدا بەڵگەکان هەیە بەتەکید ناتوانم بەڵگەکان باسکەم حالیە هۆکارەکە وەکو باسم کرد هەر لە بیدایەتەوە ئەم هۆکارە دوو سەبەبی هەیە کەسانی نەفس نزمن کە هەڕەشەی ئیبتیزازی لە پزیشکان دەکەن تا داهاتێکی مادی ناشەرعیان دەست بکەوێت و کەسانێکی تریش دەیانەوێت ڕکابەریەکی ناشەریفانە بکەن